من کورتە فیلمی سپی وەک سوور کە بەرهەمی بەشی سینەمای بەڕێوەبەرێتی هونەری سینەمای سلێمانیە لە ئێستادا کاری وێنەگرتنی ئەم بەرهەمە تەواو بووە و چۆتە قۆناغی پۆست پرۆدەکشنەوە و لە دەرهێنانی یەکێک لە دەرهێنەرە بە ئەزمونونەکانە کەویش بەڕێز کەریمۆک غەفورە کە لە ستودی کورسات مەگەزین میوانمانە کە کەریمۆک بەخێربی سەرچاومان. زۆر سپاس کە سپاس بۆ تۆ هەمیشە گرنگی بە پرۆژە و کارەکانمان ئەدەن. سپاس بۆ تۆ. ناوی فیلمەکە کەمێک سەیرە، سپی وەک سوور. لە ڕاستیدا ناونانی فیلم چەند ئەرکێشی هەیە. مەسەلەن جار هەیە تۆ لە ناوی فیلمەکەەوە ناوڕۆکی فیلمەکە کەشفەکەی، جار هەیە ناوڕۆک ناونیشان ئەبێتە بەشێک لە تەواوکەری ناوڕۆک. ئەم فیلمە تا نەیبینیت ڕەنگە ناوەکەی زۆر باش ڕۆشن نەبێ و کاتە کە بینەری کورتە فیلمەکە بین دواتر بەمان ڕوو نەبێتەوە کە بۆچی ناوی لێنراوە سپی وەک سوور. زۆر باشە. ماوەی چەندێکە سەرقاڵی ئەم فیلمەن و سیناریۆکی باس لە چییە کات؟ بەڵێ لە ڕاستیدا قۆناغی دروستکردنی فیلم سیناریۆکەیەتی کە زۆرترین کات دەبات، زۆرترین وەستانی لەسەرە وە گرنگترین قۆناغی پرۆسەی دروستکردنی فیلمە، چکە بیسکە قۆناغە بناغەیە بنەمایە. ئەگەر تۆ سیناریۆکی سەرکەوتون نەبێت فیلمێکی سەرکەوتو دروست ناکەیت. بۆیە وەکو هەموو فیلمێکی سینەمایی زۆرترین کاتمان بە نووسینی سیناریۆکە تەرخان کردووە. لەگەڵ ئەوەشە ئیتر پریپۆداکشن ئامادەکاری بۆ وێنەگرتنەوەیش کاتی خۆی ویست زیاتر لە مانجێک ئامادەکاریمان بۆ کرد. بەڵام پرۆسەی وێنەگرتنەکە توانیمان لە 3 ڕۆژ بۆ 4 ڕۆژ کۆتایی بە تەواوی کارەکانی وێنەگرتن بێنین. زۆر باشە. سیناریۆ قورسترین بەشی با بڵێن دروستکردنی فیلمیان کورتە فیلمە. بۆ ئەم کورتە فیلمە کێ نووسەری سیناریۆکە بووە بیرۆکەکە لەکشەوە هات؟ بەڵێ بیرۆکە و سیناریۆکاری خۆمە. دەمێکە وەکو بەڕاستی منە وەکو فیلمی درێژم بیرۆکەیم نووسی بوو، بەڵام بەداخەوە لە کوردستان ئێستا دروستکردنی فیلمی درێژ تۆزێک بۆتە مەحاڵ، گرفتی زۆرێک لە دەرهێنەرانە، بودجەتی زۆری ئەوێ پرۆژەیەکی فراوانترە. بۆیە بیرمان کردو بۆی کە هەر نەوەستین بۆی بتوانین هەم بەردەوامی بە کارەکانمان بدەین. وەکو سەرەتا وەکو فیلمێکی کورت دروستمان کردووە. خۆشبەختانە ئیتر بە هەوڵ و ماندووبوونی هاوڕێیانمان لە بەشی سینەمای سلێمانی و ناو وەزارەتی ڕۆشنبیریش توانرا بودجەیە کە بڵێن ئیشەکەی پێ بکرێت. لە ڕاستیدا ئەجینا ئەو بودجەتێک کە بۆم شەڕ فیلمە تەرخان کراوە زۆر کەمە، بەڵام دیسان دەرهێنەری کورد بەڕاستی ئیتر گوناحە، یعنی لەبەردەم دوو ئۆپشنادا، یا ئەوەتەوێ ئیش بکەیت کە ئیشیش دەکەیت بودجەی کەم لە بەردەستە یان جارەیە هەر نییە، یا ئەوەتەیە ئیش نەکەیت. پێم وایە ئیشکردن باشترە، چکە هونەرمەند دەبێ ئیش بکات. ئەگەر ئیش نەکات ینی وەکو چۆن ئاوێکی مەنگ تووشی جۆرێک لە بۆگەنی ئەبێت، هونەرمەندیش لە ڕووی دەرونیەوە ئەگەر ئیش نەکات تووشی حاڵتێک دەبێت کە هەز دەکات بوونی نیە، هەز دەکات کار ناکات، یا هەز دەکات بەشداریەکەی لە سنووردارە. بۆیە هەرچی بکرێت ئەبێ هونەرمەند ئیشکات. لە هەموو خۆشبەختانش لە هەموو بارودۆخەکان هونەرمەندی کورد ئیشیان کردووە بە هەموو شێوازێک. ئەم بەشە ئیشکردنەش جوودی زۆری ئەوێ، بە تایبەتی کە تۆ پێویست بە بودجەیەکی دیاریکراوە، بودجێ لە بەردەست نییە، لێرەدا تۆ ئەبێ پەیوەندی شخصیەکانی خۆت بەکاربێنی. هەڵبەتە کۆمەڵێک خەڵک لە پشتی ئەم فیلمە ئەم پرۆژەیەن کە ئەمە جێگای دڵخۆشیە، یعنی ئەم فیلمە ڕاستە من لیدەری بوویمە و من دروستم کردووە، بەڵام ئەگەر ستافێکی دڵسۆز خەمخۆر لە پشتی ئەم فیلمە نەبوونایە بەدڵنیاییەوە ئەم فیلمە دروست ناکرا. یعنی بۆ هەموو کارێک کە بودجەتی مەحدودە. تۆ ئەگەر بودجەتەکەت بودجەتێکی باش بێت، ڕاستیدا ڕەنگە تووشی کۆمەڵێک فشار و تەنگژە نابیت. لە کاتی وێنەگرتنە میوانێکمان هاتەوە سەرسێت کوتی کاکە ئەمە لەشکرێک ئیشەکامە چۆن ئێوە ئەتوانن بم پارێکەمە ئەم لەشکراخەم هینە هەموو ئیشێشی کورد یا درێژ بەڵێ
کورت یا درێژ پێویستی بە کۆمەڵی خەڵکەکە لە پشکامەرە ئیشکە ئەمە کورت بۆ کورت و بۆ درێژ هەر هەمان ئیشە ڕەنگە کورت تۆزێک دەست سنووردارە ستافەکە بەڵام دیسان هەموو یەکەکان هەموو گروپەکانی ناو دروستکردنی فیلم پێویستیان بە خەڵکی تایبەتی خۆی هەیە بۆیە من لێرەوە ینی ڕێز و سپاسم هەیە بۆ ستافەکە و دڵسۆزیان زۆر بە گرنگ هەڵەسەنجێنم بۆ پاڵپشتی دروستکردنی ئەو فیلمە بوون ئەم فیلمە هی هەمومانە لە کۆتاییدا زۆر باشە ئاماژەت بەوە کرد کە سیناریۆکە پێشتر سیناریۆی فیلمێکی درێژ بووە کە بڕیارە دێ بیکەیتە کورتە فیلم ئێستا ئەگەر چیرۆکی فیلمە درێژەکە بۆ من بگەڕیتەوە کاتێکی زۆری ئەوێ و پێویستی بە وردەکاری زۆر هەیە پێویستی بە دیتێڵ هەیە چۆن ئەتوانیت ئەم وردەکاریانە شڕکەیتەوە ئەم هەموو چیرۆکە بچووک بکەیتەوە و ماناشی هەبێت لە کارێکی کەماوەیەکی ماوەکەی زۆر کورتە با بڵێن بەڵێ لە ڕاستیدا سەختە بەڵام لەبەرەوەی خۆت تۆ نووسەری سیناریۆکەیت دەیت خەتێک وەردەگری خەتێک وەردەگری لەسەر ئەم خەتە توانی چیرۆکێکی کورت نا ئەو فیلمە درێژێت بەڵێتە فیلمی درێژ جگە لە هێڵە سەرێکیەکەی کۆمەڵێک هەری لاوەشی لێ بێتەوە تۆ دەیت کورتیەکەیتەوە چڕیەکەیتەوە پرۆسەکە تۆزێ سەختە بەڵام بۆ کەسێک کە خۆی سیناریۆکەی نووسی بێ بەو شێوەیە سەخت نییە بەڵام دروستکردنی شۆرت فیلم لە ڕوویەکە زۆر جاران سەختە لە فیلمی درێژ کاتێکی زۆر کورت لە بەردەستە کاتێکی زۆر کورت لە بەردەستە مانای چیرۆکەکە ببەخشی و هەم ئەفراندنیش بکەی لە هەمان کاتە بە دڵنیاییەوە ئەمانە کراوە ئەومان کردووە کە بتوانین لە چوارچێوەی شۆرت فیلمێکدا پەیامی سەرەکی ئەو فیلمە بگا بە بینەرەکان ئەوەی کە ویستومانە هەڵبەتە هەموو فیلمێک ویستی لە پشتەوەیە هەموو فیلمێک دیدی لە پشتەوەیە جیانبینی لە پشتەوەیە ئەوانە هەمووی لەناو فیلمەکە بە چڕی بە شێوێکی هەندێکی بە شێوێکی سمبولیک کە ناتوانانی زۆر وردیکەیتەوە ئیشی لەسەر و خراوەتە ڕۆ زۆر باشە کەواتە پەیامی فیلمەکە چییە؟ لە ڕاستیدا لە ئێستا دەبەڕایی من قورسترین پرسیار بوو ئەوەیە کە بڵێ فیلمەکەت باسی چیەکە پەیامەکەی چییە؟ هۆکارەکەش ڕوونە من هەمیشەوە ئەڵێم کاری هونەری کاری ئەدەبی یا هەر کارێکی کللتوری خۆی قسەکە یعنی فیلمەکە کە ئەیبینی خۆی قسەکە یعنی ئەگەر من لێرە باسی ئەم ناوەڕۆکی ئەم شۆرت فیلمە بکەم جارێک پێش هەموو شەشی تۆ بەشێکی لەوەی کە حەز دەکەی بینەرەکان چاوەڕێ بمزان تۆ چی کردووە ئەوەی لەدەست دەدەی پێشەوەی تۆ خۆت هیچ بڵێ پێت خۆشەکە بەڵێ ئەمە لایەنێک لایەنی تریش بەڕاستی سینەما وێنەیە یعنی هەندێک جار تۆ هەرچەند قسە بکەی ناکات بە دیمەنێکی فیلمەکەتە بۆیە من هیچ لەسەر ناوەڕۆکی فیلمەکە نابینم بەڵام بینەران ئێستا کە ئەو دیمەنانی فیلمەکە بین و ئەگەر چەند فیلمێکی منیشان بینی بێ شێوازی ئیشکردنی من دیدی من بۆ ئیش ڕوونە بێتەوە تا ئاستێکی باش ئەوە ڕاستە کە هەر دایرەکتەرێک هەر با بڵێن دەرهێنەرێک تەکنیکی تایبەت بە خۆی هەیە و با بڵێن جێپەنجەی خۆی لەسەر کارەکە بەجێهێڵێ وا ئەکات کە دواتر ئەگەر بۆ خۆشی لەوێ ئامادەیی نەبێ کەسانێک هەن کە کارەکەی ناستنەوە بەڵێ بە دڵنیاییەوە هەر لە نووسینی سیناریۆکەوە وەکو پێشتر وتم جارێک دەرهێنەر بێ دید نییە ئەگەر دەرهێنەر دیدی هەیە جیهانبینی هەیە تێڕوانینی هەیە ئەم تێڕوانی جیهانبینی تۆ وا دەکات لە نووسینی سیناریۆکە شەمپەنجەی خۆت دیاری بکە یعنی کە چۆن ئیشەکەی و لە کاتی ئیشکردنیش دیسانەوە هەر لە ژاردننی کرو لە ژاردننی ئەکتەرەکان لە ژاردننی لوکیشن هەموو ئەم شتانە دەچنە چوارچێوەی ئەم دید و تێڕوانینەی دەرهێنەر بۆی کە فیلمێک دروست بکاتن بە دڵنیایی و بێ دەرهێنەر مۆرچی خۆی هەبێتن بەڵام ڕەنگە ئێمە لەبەرەوەی ناو پرۆسی دروستکردنی فیلمین ڕەنگە ینی دەبێت زۆرترین فیلم دروست بکەین تا بتوانین دەرهێنەرێک بناسێتەوە بۆی کە چۆن ئیشەکە یا بڵێن تێڕوانینی چییە بۆ بابەتەکان زۆر باشە ئەکتەرە سەرەکیەکانی ناو بەرهەمەکەی تۆ کێن من سێ ئەکتەری سەرەکیم هەبوو کاک زایری غەریب لێرە و دەستخۆشی لێ یەکەم یەکێک لە ئەکتەرە سەرەکیەکان بوو دوو خانمی تر
هێوار مەحموود و ڕۆزە محەممەد ئەوانیش دوو ئەکتەری تر بوون سێ ئەکتەری سەرێکیە بوون لەگەڵ چەند ئەکتەری لاوەچی. زۆر باشە لەکوێ فیلمەکەت یەکەم جار نمایشەکەیت؟ بەڵێ ئێستا ئەچێتە قۆناغی پۆست پرۆداکشنەوەکو جەنابەت ئاماژەت پێدا تەسەوڕ دەکەم مانگێک مانگونی تر تەواو بێ هەموو قۆناغەکانی مۆنتاژ و ڕنگ و دەنگ و تایتل و پۆستەر و هەمووانەی کە لە پۆست پرۆداکشنا هەن واتە سەوڕەکەم بۆ سەری ساڵ ئامادە بێ کە بۆ سەری ساڵ ئامادە بێ هەڵبەتە مێژووی 2025 چێتە سەر ساڵی ئایندا فلم 2 ساڵ وەکوەوەی کە ستانداردی جیهانی توانی لە فیستیڤاڵە باشەکان ینی بەشداری پێ بکەیت حتمەن یەکەم هەنگاومان کۆمەڵێک فیستیڤاڵی جیهانی هەن بەشداریان پێ دەکەین و دواتریش لە ناوخۆی کوردستانیش کە لە ئێستادا بەداخەوە یەک فیستیڤاڵ هەیە لە دووڵ ویستم ئاماژە بەوە بکەم ئەوە بۆ ڕانەگەیشتن ڕاستی پلانەکەمانەوە بوو کە لەو فیستیڤاڵە بەشداری بکات وەڵام ئێمە لە مانجی نوێ خەریکی ئامادەکاری بووین و لە مانجی خۆت پێت خۆشی یەکەم جار لە فستیڤاڵە جیهانیەکان بەشداری بکات دوای بێتەوە هەرێمی کوردستان. بەڵێ ئەو کوتم ناچارین ئەوەی فستیڤاڵی دۆک لە مانجی 9 فیلم وەرەگرێ ساڵانە لە مانجی 12 فستیڤاڵەکە دروزە بێ دوای ئەوەی کە لە فستیڤاڵە جیهانیەکان ینی ئەینێرین و بەشداری بکاتن کە هیوادارم وەڵامێکی باش وەرگرین لەوە ئیسزابێکی باشە بێ لە دنیا فیلمیش بۆ دروست دەکەی بەڕاستی فیلم بۆ دروست دەکرێت کە ببینرێت و بەرەنجامی باشی هەبێ بەرەنجام مەبەست جارێک هەر خەڵات نییە ڕاستە خەڵات بەشێکە پێوەرێکە لایەنێکە بەڵام هەمووی نییە بەڵام گرنگیشە گرنگە بەشداری پێ بکەیت لە فستیڤاڵە جیهانیەکان لە بەتایبەتی فستیڤاڵە باشەکان دواتریش بە تەئکید فستیڤاڵی دۆک ساڵی داهات و حتمەن ئەینێرین بۆ ئەوێ و لە سلێمانی و لە هەولێر و شارەکانی تریش کۆمەڵێک چالاکی جۆر بە جۆر بەڕێوە دەچن لێوێش نیشانی دەدەین. ئینشەڵڵا دەستەکانت خۆش بێ سەرکەوتوبی سپاس دەکەم کە میوارێک کاتت بەخشی بە ئێمە زۆر سپاس بۆ تۆ.